هەواڵێک و زانیاری هەیە کە یەکێتی لە پای پۆستی سەرۆک کۆماری پارێزگاری کەرکووک دەداتە تورکمان. ڕاستی ئەوەش چەند سەرنجێکی میدیاییشی لێ دروست بووە. یەک پاڤل تاڵەبانی بۆ یەکەم جارە سوپاسی ئەڵێ سەرۆک ئەردۆغان، ئەو شەیە نوێ لۆ ئەدەبیاتی یەکێتی خاسە نەزاریەوە کە دەوری هەبووە لە هێوەرکردنەوە و سەرۆک ئەردۆغان کاتێک کە یارمەتی یەکێتیدایە لۆ هێورکردنەوەی وەرگرتنی ئەو پۆستەی بێگومان دەبێ باجێک درابێ، باجێک درابی لە بەرامبەر پارتی دۆست استراتیزیەکەی تورکیا. دوو باز لەوە دەکرێت لە مانجی دوو ئەم ساڵ لە میدیاکانەوە بخوێندەوە کە پاڤل تاڵەبانی و خالید شوانی چوونەتە لای بەرەی تورکمانی. دەڵێن ڕاستە دەورەیە و نازام چ، بەڵام ئەو 3 ساڵە دەبایە 2 ساڵ بێ و ئایا پۆستەکانی تر دەدرێتە کورت ئەگەر وازی لەو پۆستەی پارێزگاری کەرکووکێنە چکو قۆناغی ڕێبوار و قۆناغی ڕاکان جبووری بۆ کورت وەکو بەهەشت و دۆزەخە بەجددییانیان دەشتەیە. ئیشی و کێشەی ئێمە کەرکووکە، پۆست سەرۆک کۆماری نییە کە پۆستەکە زیاتر لە بۆ ئەو بودجە کە لە بەردەستی سەرۆک کۆماردا هەیە دزی لێ دەکرێتن، ئەگەنا دەستکەوتێکی نەتەوایەتی نەبووە گەورە توقعت لەوە نەبێتن کە هەندێک ئیمزا و هەندێک شتێ دەکرێت، بەڵام بەهێزترین کاندیدی کورد تاڵەبانی بووە و لە عێراق لەو پەڕی لاوازی بوون کە چ تاڵەبانی نەیتوانی مەخمور بگەڕێنەوە سەر هەولێر کە لە نۆتەکان سەدام مەخموری خستە سەر مووسڵ. بۆیە ئینسان چ دڵی بەوە خۆشبی؟ کێشەیمە سەنتەریمە دژایەتی ڕاستە دەستکەوتە پارتی لوتی بشتێ، بە تایبەتی مەسعود و مەسرور زۆر لوتیان بەرزە، یعنی ئەڵڵا یان بە زەوقی من وەکو یاری تۆپانیان تێکی دەدەم، یعنی لوت بەرزێکی زۆر گەورەیان هەیە. ئەوە شتێکی باشە کە لوتیان بشتێن نەجاعەت نێنن شکست هەست پێ بکەن. دنیا یعنی بەڕاستی مەسعود عمری 79 ساڵە تا ئێستاس پێ دەکەی وەکو مناڵێکی جینگس، یان وەکو ئەو شەقاوەیەک نییە لە تۆپەکەی دەبر دەگوت یان ئەمن دەبی ئەوە بکەم یان تۆپەکەی دەتەقێنم یان گەمەی تێکردم کەیمۆدیەوە ماوە مەسعود بازانی. بەڵام لە تەک هەموو ئەوانە سەنتەریمە دەستکەوتی نەتەوایەتیە، نەک ئەوەیەک شکستێکی پارتی یان ئەوەتە وەرگرتنی پۆستێکی ئیداری بودجەیی. خەتەرە ئەگەر پۆستی پارێزگاری کەرکووک دۆڕابی بالمقابل پۆستێکی تەشریفاتی بودجە دزین کە ئەو بودجەی هەیە لە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەوە نەک سەرکەوتنیە شکست